الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. عزيزان وخوشويستان، سرتاء متارما بدا الصلوات لسر پیغمبريان صلى الله عليه وسلم دس بأكين وألين. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا وشفيع ذنوبنا وطبيب قلوبنا ونور أبصارنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. برزان وخوشويستان، خوي گەورە إنساني خلق كردووە، کۆمەڵە صفاتی زۆر گەورەی تیا دروست کردووە. هەموو ئەو صفاتانەی کە لە ئینسانە هەن هەمویان صفاتی باشن. چ ئەو صفاتانەی کە زۆرکردن تیایە مەزمومە، چ ئەو صفاتانەی کە کەمتەرخەمی تیانە مەزمومە، هەمویان ئەوەی کە لە ئینسانە خوای گەورە خەڵقی کردووە بێ حکمت دروستی نەکردووە و سوود و فائیدەی خۆی هەیە. یەکێک لەو صفەتانەی کە خوای گەورە خەڵقی کردووە لە ئینسانە و ئینسان زۆر حاجەی پێی ئەبێ بریتێ لە تووڕەیی ئینسان. تووڕەیی لە ئینسانە صفەتێکی زۆر باشە، ئەگەر لە شوێنی خۆی و جێگای خۆیان بەکار بهێنرێ، و لە هەمان کاتیشە صفەتێکی زۆر خراپە ئەگەر بێت و لە کاتی خۆیان جێبەجێ نەکرێ، یان زیادەڕەوی یا کەمتەڕەوی تیا بکرێ. ماسە سعیدی نورسی ئەفەرمێ ئیسلام هاتنەکەی بۆ ئەوەیە تەوازونێک لە نێوان صفاتەکانی ناخی ئینسانە ڕابگرێ. بۆ نمونە تووڕەیی کەسی موسڵمان بەرامبەر بە دینەکەی ئەگەر هەتک بکرێ ناکرێت تووڕە نەبێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیان ڕیوایەت هەیە کە تووڕە بووە، خوا جل جلاله بە عەظەمەتی خۆی تووڕە ئەبێ لە عەبدەکانی، کەوا بوو خودی تووڕەیی لە خۆی لە خۆیە صفەتێکە کە خراب نییە، صفەتێکە باشە. بەڵام لەگەڵ ئەوەشا صفەتێکی باشە، یەکێکە لەو صفەتانەی کە زۆرینەی ئینسانەکان تیایە گیرۆدە ئەبن لەبەر ئەوەی دەرگای تووڕەیی لە کاتی خۆیان ناکەنەوە، لە کاتانێکە ئەیکەنەوە کە مناسب نییە. بۆیە ئێمە موسڵمان زۆر گرنگە ئاگامان لە تووڕەییمان بێ، ئەچینە خزمەت قورئان. خوای گەورە وەصفی ئەو کەسانە ئەکا، ئەفەرمێ والکاظمین الغیظ، ئەو کەسانەی کە تووڕەیەکانی خۆیان ئەخۆنەوە، والعافین عن الناس، ئەو کەسانەی کە عەفو هەڵئەبژێرن بەرامبەر بە خەڵکی. والله يحب المحسنين، خوای گەورە ئەو کەسانەی خۆشەوێ کە محسینن، کە چاکەکارن، کەوا بوو ئەو کەسانەی کەوا تووڕەیەکانیان ئەخۆنەوە، ئەو کەسانەی کەوا عفوی خەڵکەکەن، ئەو کەسانەی کە ئەحسان لەگەڵ خەڵکە ئەکەن، صفاتی زۆر گەورن کە خوای گەورە بە گەورەی باسی کردو. پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەبوو هورەیرە بۆمان گێڕێتەوە، پیاوێک هاتە خزمەتی، فەرمووی یا رسول الله صلی الله عليه وسلم ئامۆژگاریم کرد. ئامۆژگاری بە چی کرد؟ فەرمووی لا تەغضب، تووڕە نەبی. ئەڵێ کەمێک ڕۆشت و گەڕایەوە، وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگارێکی ترم بکە. فەرمووی لا تەغضب، تووڕە مەبە. جاری سێهەم گەڕایەوە، لە ڕیوایەتەکە فەرمێ فەڕەدەدە میڕارا، چەند جار داوای کرد لە پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەو تەنها بە لا تەغضب وەڵامی ئەداوە.
للرواية ترى يكب لها ولان الله والله لو كاتيك في غمر صلى الله عليه وسلم أي فرمو لا تغضب همو بيني لا تغضب يكتا كابراء شو أقرايا ومن بيرم أكردوا هرچي كوي شر لناو توريا أم دوزيو هر سيجارك بوشي وازا أم بيني هرچي خرابيا لناو توريا جيكي إبد أفرمي هرچی خراپەیەک لەسەر ئەم زەویە ڕوو ئەدا هەر هەمووی هۆکارەکەی لە چیەوە ئەبێت لە تووڕێیەوە ئەبێت مرۆڤێک نییە لەم سەر زەویە کوژرا بێت ئیلا هۆکارەکەی تووڕێی کوشتوێتی زۆر کات مەسئلەیەک هەیە هەرچ کە زیێت طبعا ماشاء الله لەوە ئەچێت بڵێم لە هەفتەیەکە 30 پرسیاری تەلاقم لێ بکرێت أما يعني يكيب لما لاكاني هلب جبير كانوا أجر هر همو كوكيتو أبي تشن كس طلاقي خوارد بي ورا أجر همو كروسان كوكيتو تشن يك طلاقي خوارد بي تصور كان يكزنية بيت بلا ما وصل من طلاقهم خوارد هي من بو همو يلا ما وصل توربهم بخوات طلاقي كاد بدمه طبعا فعلا إنسان لكاتي خوشيا خو طلاق نايا بدمية لكاتي توريا طلاقك أخوة بويا آفرت يجنية طلاق بدري إلا توري طلاقي داو أو شوازي كشريعة أيوة لمسألة طلاق دانا بهيش شوازي لهيش كسي كان يتدي لأمره تصورك أبي أم كسي طلاقي خيزاني خوي بدا أبي لطهرك أبي وأفرته أم بياونا تشوبت لي لعادانا بي لطهرك أبي كبياوكنا تشوبت لي إنجا يك طلاقي أدا أم جنو بياولا مالي كان تاوكو أم أفرته ساعة دا أبيني إنجا طلاقي دوهم أدا نابي نزيكي شكاية إنجا جاريتي طلاقي سيهمش أداء بس دوهي يعني بشش من حو من إنجا طلاقي الشرعي أدري جتخوا قد كس أو أتوانا طلاقي خزاني خوي بدا هموي أو انفعاليك لإنسان وبرز أبيته جوين أجنية لم سرزيا بدري هو كاركي توريك لإنسان وأكا كجوين أداء ظلم أجنية بكري هو كاركي أجرته بتوري بوي إيمي مسلمان زور إشمان بويك هو كاركاني توري بزاني وبزان العلاج شلون بكين طبعا هو كاردانا وكاني حتى باسكي كوتاينا يعني تو تصورك همو او حالتاني كدروس ابن همو او جرائماني دروس ابن برونا سجن برسيارك يكزنيه لسجن ابي وكاركي تورينا كوابو بويا في غمريان صلى الله عليه وسلم بمها والله لا تغضب لا تغضب لا تغضب فردد مرارا تشجر دوبارك له هرف من تور النبي كل شر لنا توربونا كو ابيتو اما ناقين مروف نابي توربي مروف بطبيعتي خوي توربي بلام ابي ايش كاين لسوي كمي كاينو بويا اقربين سيري هوكاركان كان امامي غزالي رضا رحمتي خويا لباسي هوكاركانك افرمي يكب له هوكاركان بريتيا لويك الاستهزاء كسي قالطبه كسي كتركا كسك توربي وهوكارك له هوكاركان أفرمي هوكارك له هوكارك عدم الرضا لشتيك رازيني تورا أبي هوي توري لما دروس أبي لقضيك رازيني تورا أبي جوري كي زور خطري توربون هي أوي كإنسان خوي بشد بزاني كخود بشتيكي زور مهم زاني أو كاتب أدنى شتو تورا أبي شكواه هستكي سنوري تو بزين راوة همو إنسانك كي تورا أبي كسنورة كي بزين راوة كي إنسان ضلي زور قوربو بأندازي مالكي ضلي قوربو بأندازي دكانكي بأندازي شاركي أو كاتا كمتر توربو الرويتي أكا بلام هيج مروفيكي جنية بلا إكتر طواو من تورنا بمنا غلطة أو إنساني كبلا من تورنا بم توربون لمنانية ومروفنية نابي پیغمبریان صلى الله عليه وسلم دي قد بدن عائشة رضي رحمة الله بومن أجرته وأفرمي يكيق لجاركان غيبتي يكيق لخوشكاني خوم كد لخيزانكاني پیغمبري صلى الله عليه وسلم زور توربو فرمي دمو چاوي سور بو يوا فرمي والله يا عائش قصة كتكر بخرتنا ودريا كان بوغاني أكا بويا اما ابي بزانين هو كاركان شي بوي كميان كاينو هو كاركان قد سنوري بتشوك بو خود دامنه چكو زور زو تورب هر كات مروف سنوركاني بتشوك بون دلي بتشوك بو بركي بتشوك بو زور زو تر تورب چن بركي غورتر بو فكري واسع تر بو دلي خوي غورتر ك توربون كاني كمتر ابيتو خطرترين جوري توربون او يكا توربون لكبروا إنسان بهوي كبره تورب إذا تو تصور كان إنسان لبر قومية تورب
باشا لبر حزبك توڕە أبي لبر سەرکردای حزبك توڕە أبي بۆ چونکە سنووری بۆ خۆی داناوە سنوورەکان وای لێ ئەکەن توڕە بێ بەڵام ئەگەر سنوورەکە ئیسلام بێ قەت ئینسان لەسەر شتە دنیا و بچووکەکان قەت توڕە نابێ یەک لەسەر شتە کولیەکان شتە دینی عەزیمەکان لەسەر ئەوانە هیمەتی ئەجوڵێ توڕە ئەبێ دیقەت بدەن ئەگەر هەر یەکێک لە ئێمە گوێنێ بە خۆی بدرێ گوێنێ بە خوا جەل جەلالوهو بدرێ لەسەر کامیان تووڕەتر ئەبێ ممکن بە ئینسان بە طەبیعەتی حاڵ گوێنی پێدرا تووڕە ئەبێ باشە بەڵام لەسەر کامیان لەم دوانە زۆرتر تووڕە ئەبێ ئەگەر هاتوو لەسەر دینەکەی زۆرتر تووڕە بوو لەسەر خوا زیاتر تووڕە بوو ئەوە دیارە ئەو کەسە لە سەلامەتیە ئەژی چونکە دینی لە پێش دنیای داناوە لەسەر خۆی تووڕە بوو زۆرتر لەسەر خوا جەل جەلالوهو ئەوە حتمەن هەموو شتەکانی خۆی خسۆتە پێش دینی بۆیە زۆر گرنگە ئێمە لە مەسەلەی تووڕەبوونمانە هوشیار بین جاری وایە تووڕەبوون ئینسان بە هەلاکەتە ئەبا سالیمی مەولای عەبدوڵڵا ڕەزا و ڕەحمەتی خوا بەسەریا دابارێ ئەفەرمێ کەسێک بە تونی شتێکی پیا کێشە ئەڵێ ئەویش لای کردەوەتی لەوە چێ نەیزانی بێ ئێستا داوای لێبوردنم لێ ئەکا ئەڵێ کە لای کردەوە یەکسەر کابرا پێوە تۆ خراپترین پیاوی ئینەکە ڕەجوڵ سوئین ئەڵێ سالم خەریب و تووڕە بێت ئەڵێ بیری ئەم ئاەتەی کەوتەوە والکاظمین الغیظ والعافین عن الناس ئەڵێ ڕووی کردە کابرا وتی بە منت وت خراپ بەڵێ بە تۆم وت خراپ وتی ڕاستەکەی واللهی بەس تۆ منت ناسیوە من زۆر خراپم ئەمە بەچی سالم ئەگاتە ئەم ڕوتبەیە بە ممارەسەیەکی زۆر بە هەوڵێکی زۆر بە خۆماندووبوونی کرد بە تەمرینی زۆر هەتا ئەگاتە ئەم مەرتەبەی کە بتوانێت خۆی ڕابگرێ لەم کاتانە کە کاتی ناڕەحەتی و ئێشە ئەو کاتێک کە ئێش بە جەرگەکە اینجا فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شەدید کێیە کەسی توندڕە و کێیە سەر لە ئێمە گەر بڵێن کەسی توندڕە و کێیە شەدید ئەڵێن ئەو کەسەیە زۆر دیندارێکی قایم بێ یان ئاوا زۆر بە خەڵک بڵێ وا مەکەن نا پێغەمبەریان صلی الله علیه وسلم فەرمووی کەسی توندڕە و ئەو کەسەی یەملک نفسه عند الغضب لە کاتی تووڕەیە نفسی خۆی ئەگرێت تووڕەیەکی خۆی ئەگرێت ئەو کەسە توندڕەوە لە دینە طبعا کە ئەڵێن توندڕە و ئەم وشەیە خۆی بۆ خۆی کەلیمەکە کە تەرجەمە کراوە بۆ کوردی تەرجەمەکەی غەڵەتە چونکە کەسی موسڵمان نە توندڕەوە نە میانڕەوە شەرعڕەوە لەو نێوانە وەسەطیەت هەڵئەبژێرێ بەڵام با بڵێن کەلیمەی سرعەت بە توندڕە و بە زمانی ئەمڕۆ لێک بینەوە ئەو کەسەیە کە یەملک نفسه عند الغضب لە کاتی تووڕەبوونە ئارام ئەگرێ خۆی ئەگرێ چارە سەرەکان پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەو کەسانەی کە تووڕە ئەبن دەستنوێژ گرنگترین شتێک بۆ ئینسان وەختی خۆی لە کوردەواری خۆمانایەوت ئاوی ساردی بەنێ با دڵی فێنک بێتەوە طبعا ئەوە لە خۆ نەوتراوە لە طبی کۆنا زۆر واریدە ئینسان کە فێنکی بوویەوە تووڕەیی دائەوەزێت چونکە حرارەتی جسم ئەجوڵێ لە کاتی تووڕەبوونە پێغەمبەریان صلی الله عليه وسلم لە ڕیوایەتێکە ئەفەرمێ هەر کەس گۆشتی وشتری خوارد با دەستنوێژ بگرێ گۆشتی وشتری خوارد با دەستنوێژ بگرێ هەندێک لە عولەما وا تێگەیشتون لەو فەرمایشتە فەرموویانە یعنی هەر کەس گۆشتی حوشتری خوارد دەستنوێژەکەی ئەشکێ بۆیە هەندێک لە بابەکانی فقه باسی ئەوە کراوە کە یەکێک لە خاڵەکان کە دەستنوێژ هەڵ ئەوەشێنێتەوە بریتیە لە خواردنی گۆشتی وشتر بەڵام نە حکمەتەکە ئەوە نەبووە ئاژەڵەکان هەر یەک و طەبیعەتێکیان هەیە ئینسان هەر ئاژەڵێکی زۆر خوارد طەبیعەتی و ئاژەڵە ئەگرێ یەکێک لە ئاژەڵەکان جۆرێک لە جۆرەکانی ئاژەڵ بریتیە لە وشتر کە زۆر تووڕێ و بەقینە وشترێکێکە لەو ئاژەڵانەی زۆر تووڕێ زۆر بەقینە لە دەیان ڕیوایەتە هەیە لە زمانی پێغەمبەریانە صلی الله عليه وسلم کە وشتر مانی گرتووە لە خواردنەوە چونکە کە هەستی کرد زوڵمی لێ ئەەکەی هیچ ناخوا هەتا تۆڵەی خۆی نەکاتەوە زۆر توندە طەبیعەتی یەکێک لەو شتانەی کە زۆر پێی ناڕەحەتە تفکردنە وشتر کە تفی لێ بکرێ ئیلا تۆڵە لەو کەسە ئەکاتەوە چونکە ئەزانێ ئیستیهزای پێ کردووە لەوە چێ داری لێ بدەی زۆر بەلایەوە ناڕەحەت نەبێ بۆیە پێغەمبەریان صلی الله عليه وسلم لە ڕیوایەتەکانە فەرمێتی لا تەسوبوا الدیەکە گوێن مەدەن بە ئاژەڵ ئەو ئاژەڵانە شعوریان هەیە هەست دەکەن بۆچی پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمووی با دەستنوێژ بگرن لە ڕیوایەتی ترە فەرمێ ئەو کەسانەی کە گۆشتی مەڕ ئەخۆن طەبیعەتیان نەرمە ئەوانەی گۆشتی وشتر ئەخۆن طەبیعەتیان توندە بۆیە فەرمووی هەر کەسێک کە گۆشتی وشتری خوارد با بچێت دەستنوێژ بگرێ بۆی ئەو مادە حرارەی لە جسمیە هێواش بێتەوە بۆی ئەو کەسانی کە زۆر زوو طەبیعەتیان هەڵ ئەچێ و تووڕە ئەبن
پێویستە بە ئاوی زۆر گەرم خۆیان نەشۆن دائما ئاوێکی شلەتێنی مەیلە و فێنک بەکاربێنن طبیعەتیان زۆر هێواشەکاتەوە طبعاً بۆی ئەڵێم فێنک ناڵێم سارد لەبەرەوەی کەس نەخۆش نەکەوێت دوای بڵێن خەتای مامۆستا بوو ئەفەرمێ فێنک باشە یعنی شلەتێنێکی مەیلە و فێنک بۆی طبیعەتی ئەم کەسە هێواش بێتەوە هەر یەکێک لە ئێمە بابێت لە ژیانی خۆیان تاقی کاتەوە ئەو کاتێک کە خەریکە تووڕەبوونەکەی ڕاگرێ یەک تۆز خۆی فێنک کاتەوە سبحان الله ئەو تووڕەبوونە نامێنێ دۆستێک زۆر تەلاقی خۆرد هەر دوسێ ڕۆژجارێ هاتو ئەو ماسە وڵای تەلاقێکم خواردووە و چی و ئەوان منیش عهدم لەگەڵا وەرگرت دوو پیاوم کرد بە شاهید وتم ئەبێ هەر جارێ کە ویستە ئەم ژنە تەلاق بێ تەلاق خۆی لای ئەوان نەیخۆی بێ لای منە بێخۆی دوای نەمبینیەوە دوای فترەیەکی زۆر بینیمەوە ئەوی ماسە چەند جار لە ماڵ دەرچوو سم بێم بۆ لای تۆ لە نیوەی ڕێیا پەشیمان بوومەتەوە چوومەتەوە بۆ چونکە لەحظەتون أفرمي إنما الغضب لحظة يكل شركية لحظيك الإنسان انفعالك خوي قلت كنترول كلا بويا إما واجب لسرمان لقل أويك دزنيج أجري خد هواشكيتو تمليك نفسي خوي الذي يملك نفسه عند الغضب محاولة توريك خوي راجري لحظاتك راجري كوتايبي شو كهمو إنسانك شركيك أو انفعالات برزة بيته ولا هواش أبيته كوتا خال أمير لخدمتها نباسي كم خد لك خاتي توريا إنسان نامي بريار بدا هر بريار هيدا غلطك أبي قد لكاتي توريا بريار ندا إتر برياري طلاق بي برياري طول السنة بي هر بريارك بي لجيانا قد لتوريانا بريار بدا ديان كسب وماضي خوي كاول كردو ويران كردو لسروي لكاتي توريا برياريكي سريع داوا برياريكي بيكلكي داوا إما بيسمان بويا طبيعتي خومان هواش كينو نفسي خومان كنترول كين همومان لمالا ولقل مناڵەکانە لەگەڵ نفسي خومانا لەگەڵ دەوروبەرمانە پێویستمان بەوەیە چەندێک بە ئەندازی کارەکەی خۆمان کارەکەمان تا کوێ بڕەکە ئەندازی ئەوەندە خۆمان هێواشکەینەوە زۆر کات باوکەکان لە ماڵەوە تەسەور ئەکەن تووڕەبوون هەموو شتێک چارەسەر ئەکە تووڕەبوون شتەکانت لێ ئاڵۆستر ئەکە هیچ کاتێک بۆ چارەسەر ناکە ئەکرێ ئینسان بەهێمنی هەنگاو بنێ بیرکردنەوەی خۆی زیاتر گەورەتر کە چەند مناڵت زۆرتر بێ ئەوەندە حوسڵەی زیاترت پێویستە چەند دوکانەکەت گەورەتر بێ سۆپەرمارکێتەکەت گەورەتر بێ حوسڵەی زیاتر پێویستە چەندێک سیارەکەت گەورەتر بێ ئەوەندە زیاتر چەندێک دائیرەکەت گەورەتر بێ تەعامل و هەڵسوکەوت و با بڵێن گۆڕینەوەی تۆ لەگەڵ خەڵکا زۆرتر بێ ئەوەندە زیاتر حوسڵە و سەبرە پێویست داوا ئەکەین ئەڵێن یا ڕەبی پەروەردگارە دڵمان ئارام کەرەوە یا رب العالمین یا ربی خوای گیان وهاما لێ بکە کە کۆنتڕۆڵی نەفسی خۆمان بکەین لە کاتی تووڕەبوونمانە یا ربی خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت هەڵەیەک کەم و کوڕێکمان هەبووە لە کاتی تووڕەبوونمانە داوای عەفوت لێ ئەکەین یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت دڵمان ئارام کە ماڵمان ئارام کە وڵاتمان ئارام کە نیشتیمانمان ئارام کە یا ربی خوایە ئارامی بەسەر گۆڕەکانمانە ببارێنە خوای بۆ خاتی ناوە جوانەکانی خۆت سەبر و تەحەمولمان زیاتر کە ئارامیمان زیاتر کە یا رب العالمین یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت یا ربی خوای گیان ئەم مەجلیسەی کە تیا دانیشتوین لەبەر خاتی تۆ یا ربی خوایە بە زمانی بە ڕۆژۆوە دەستەکانمان بۆ لای تۆ بەرز کردوتەوە هانامان بۆ لای تۆ هێناوە دەیا ربی خوایە کەسمان ئەم مەجلیسە بەجێ نەهێڵین ئیلا لە سەرجەم گوناهمان بورابی سەرجەم تاعەت و عیبادەتەکانی قبول کردبین یا رب العالمین یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت هەر کەسمان قەرزارە قەری سەرشانی سووکە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە یا ربی خوایە ئەومان کەم ڕزقی زیادکە یا ربی خوایە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە یا ربی خوایە ئەومان تاوانێکی کردو و ڕەجای بە تەوبە و بە ڕەحمەت و میهرەبانی تۆ هەیە یا ربی خوایە زمانی بخەرە سەر تەوبە هیدایەتی بدە یا رب العالمین یا ربی خوایە گیان ئەو کەسانەی کەوا لەم مانگە پیرۆزە هیدایەتت دان هێناتنە ناو ماڵەکەی خۆتەوە یا رب العالمین ئیستیقامەیان پێ بەخشە دەرگاکانی خێر بەسەریانە واڵاکە سەرفرازی ئەم دنیا ئەو دنیایان کە عاقبەتیان خێرکە یا رب العالمین یا ربی خوای ئەو ئافرەتانەی لەم مانگی ڕەمەزانە حیجابیان کردو خوای ئیستیقامەیان پێ بەخشە هیدایەتیان زیاد کە یا رب العالمین یا ربی خوایە داوات لێ ئەکەین ئەو کەسانەی کە تاوان ئەکەن لەم مانگی ڕەمەزانە تو گەورەی خۆت لێیان ببورە تو گەورەی خۆت ئەوانە نزانن پەروەردگارە لێیان ببورە خوای ئارامی بەسەر دڵیانە ببارێنە کەمەند کێشیان کە بۆ دینەکەی خۆت یا رب العالمین
يا ربي خويا لجناهي دايك وباكمان ببورة لجناهي برا وخشكان ما ببورة لجناهي خزان وهاوسر ومنال من ببورة يا ربي خويا داوالي أكين بجوري خود لجناهي دراوسكان ما ببورة لجناهي خوشويست وعزيز وخزم وكسمان ببورة يا ربي خويا اركز ما فيك بسرمان لجناهي ببورة يا ربي خويا داوالي أكين بناوي جوانت بصفتي برزت باسمي عظمت أم دعانيك أيكين لما جر رمضان أخويا لمن قبولك يا رب العالمين يا ربي خويا دعايانك بوتوان برزكين وخويا لمن قبولك خويا الرجو كان من لقبولك تراويح كان من لقبولك شواني قدر بقسمت من اعتكاف كان من لقبولك يا ربي خويا ختم كان قرآن من لورقر يا رب العالمين يا ربي خويا داوال لي أكين من جرى لو عبدانك لما جرى رمضان لي راضي أبي يا ربي خويا من جرى لو عبدانك بخشن دي بسري أنا أباريني ومن جرى لو عبدانك رزقاري أن أكي لأجر يا رب العالمين يا ربي خويا داوال لي أكين بناوي جوانت بصفتي برزت باسمي عظمت لم دنيا درمان مكة بإيمان ونبي لم دنيا درمان مكة بشياتمان ونبي يا ربي پروردگارا لجر سيبري الله رسول الله صلى الله عليه وسلم حشر مانك بأمتي أو قبول مانك بخوشويستي أو قبول مانك بشوين كوتي أو قبول مانك يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم.